بەناوی خەڵکەکەشەوە داواکەین ئەوەی کە ئەکرێت لە ڕێگای پەرلەمانی عێراقەوە جوودێک بکرێت بۆ قەرەبووکردنەوەی ئەو خانەوادانەی کە زیانیان بەرکەوتووە لەو کارەساتە سروشتیە. حەجمی کارەساتەکە بەڕاستی یەکجار گەورەیە، بۆیە پێمان باشە هەم حکوومەتی هەرێمی کوردستان کە بە سپاسەوە کاقوبات نوێنەری تایبەتی نووسینگەی خۆی نردووە و برادرانی سەرۆکی فراکسیۆن و ئەندامانی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق هاتوون. دڵنیام لەوەی کە دەنگ و ڕەنگی هەموو خەڵکی ئێرە و دانیشتوان و ناوچەکە و حەجمی و کارەساتە ئاگەن لە شوێنی خۆی. وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق هاتین کە کەمترین واجبە کەمترین ئەرکە ئێمە بەرامبەر کەس و کاری خۆمان لێرە لە منتیقەیە بیبینینەوە لە دۆڵی خانەقا لە دۆڵی ڕۆستێ لە وەرتێ لە هەموو ئەو منتیقانە بەڕاستیمە بە پشدەر و بتوێنی شاهاتین ئێوە شەر منتیقەیەکی کارەساتبارە بە حقیقەت ئەمە بەڵێ کارەساتێکی سروشیە بەڵام زەرورزیانێکی مادی زۆری بەدوای خۆیان هێناوە. ئەمە کارکردن و پاکردنەوەی ئاسەواری ئەم کارەساتە سروشتیە لە توانای خەڵکی منتیقەکان نییە بەتەنی ئەمە پێویستی بە تیم کاری تیا بکات. ئەم خەڵکە جێوڕێیان نەماوە هەمووی ئاوارەی لای کە سوکاری خۆیان بوون تۆڕی ئاو تۆڕی کارەبا لەم ناوچەیە هەمووی تێک چووە هەمووی دراوە بەسەریەکە هیچ خزمەتگوزاریەکی تەندروستیتیانە لەوانەیە ئەوە گەگەر بڵین بۆ لایەنی پەروەردە و خوێندن و هاتوچۆی مناڵان بۆ خوێندنگاکانیان کە ئێستا لە گەرمەی دەوامی خوێندنگاکانایە ئەمانە هەمووی وەساوە داوایان لێ ئەکەین زۆر بەپەلە دووبارەیەکەینەوە زۆر بەپەلە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بەهانای ئەم ناوچە کارەسات بارانەوەیان بگەن دەست یارمەتیان بۆ درێژکەن چونکە ئەمە لەم سەرما و سۆڵەیە بەڕاستی ئێستا بۆ هیچ شتێکیان هیچ شتێکی وایان لەبەردەستانیەوە خەڵکانێکی دەستکورتیشن. ئێمەش وەکو ئەندامانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق فشاری خۆمان بۆ سەر هەر سێ سەرۆکایەتیەکەی عێراقیش بە وەکو حکوومەت وەکو پەرلەمان وەکو سەرۆکایەتی کۆماریش ئەگەین کە بەهانای خەڵکی ئەم منتیقەیەوە بێن داوامان کردووە کە حەجمی زەرەر و زیانەکان بە راپۆر دۆرەگرین و بەرزی ئەکەینەوەنێ.